خوای بەخشندەی میهرەبان بینەرانی عزیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام ئەزیزانی بەرنامەی ڕچەی زانایان سەلام و ڕەحمەتی خودای گەورەتان لەسەر بێ. خۆشحاڵ و شادومانین کە لە بەشی دووەمی بەرنامەی ڕچە لە خزمەتی زانای پەیابەرز ڕێزدار جەنابی مامۆستا مەلا محەممەدی ڕواندزی لە خزمەتیەوەی ئەزیز و خۆشەویستە بەردەوامە بین. لە بەشی یەکەمی بەرنامە ئێوەمان لە چاوەڕوانی هێشتەوە بۆی کە دەبێ ئێمە زیاتر لە خزمەتی زانای مامۆستا لە پلە و پێگە و پایە و زانستی و هەروە خزمەت و تێکۆشانی ئەو مامۆستا بەڕێزەکە دەور و ڕۆڵ و کاریگەریش یەکجار زۆری هەبووە، هەم لە پێگەیاندنی مامۆستایانی زانستی و شەرعی، هەمیش لە چارەسەری کێشە کۆمەڵایەتەکان، هەمیش لە کەسایەتی و کاریزمایی جەنابی مامۆستا بدوێن بۆ ئێمە بتوانین وەکو قودوە و چاوساغ و پێشەنگ و پێشەوایەک لێی بڕوانین و بزانین ئێمەمان وەکو کورد چکەڵە پیاوێکمان هەبووە کە لە حوجرە و مەدرسە شەرعیەکان دەور و ڕۆلیان هەبووە و هەروە کاریگەریان لەسەر مینبەر و لە پێشەواییکردنی ئوممەتا چەند و چۆن بووە. لەگەڵمانە بینەربن. فەرموون. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویستی ڕچەی زانایان، سەلامی خوای گەورەتان لەسەر بێ. خۆشحاڵین لە بەشی دووەمی بەرنامە لە خزمەتی زانای مامۆستا بەردەوامە بین بۆ درێژەدان بۆی سەربردەی ژانی مامۆستا زیاتر وەربگرین لە خزمەتی کاک ماهیری کوڕی جەنابی مامۆستای مەرحومە. لە بەشێکەکەی بەرنامە تا ئێرە هاتین مامۆستا کە دێتە هەولێر لە مزگەوتی حاجی یەحیا دەست دەکات بە وتار خوێن و پێشنوێژکردن و هەروەها بەردەوام فەقێ گەلێکی زۆر لە خزمەتی مامۆستا خوێندویانە. هەندێک تایبەتمەندی مامۆستا لە مزگەوت باسەکەین، دواتر کەسایەتی مامۆستا لە خزمەتی کاک ماهیر دەدوێنین بۆی کە ئاخۆ مامۆستا ئەو تایبەتمەندانی هەیبوون لە ڕووی چارەسەری کێشە کۆمەڵایەتیەکان و ئەو قورساییەی مامۆستا هەیبوو بەهۆی ئەو پێگەی بەرزەی زانستی و علمی کە هەیبوو تەقدیرێکی هەبوو لە نێو خەڵکا و لەگەڵ هەندێک پرسیاری تر. کاک ماهیرجان سەلامی خوای گەورەی لەسەر بێ، دووبارە بەخێر بێنەوەی خوا. لە بەشی یەکەمی بەرنامە هاتوین ئەو کاتێک کە مامۆستا هاتە هەولێر با بڵێن. بەردەوامی مامۆستا لە حوجرە ئەوەی کە لە خزمەتی فەقێکان ئێمە باسیەکەین ئینشاءڵڵا کەیفێتەکان باسەکەین چۆن بوو، هەم دڕۆقی تەدریسی مامۆستا، هەمیش حەریسی مامۆستا لەسەر خوێندن و هەروەها ئیلتیزامکردنی قوتابیەکانی. بەڵام دەمێ هەندێک پرسیاری تایبەتی کۆمەڵاتی ماڵێ مامۆستا بکەین. لە بەرنامەی ڕابردوو باسی ئەوەت کرد کە مامۆستا زۆر دەی خوێندەوە و باسی مامۆستان بۆ بکە لە ڕووی کەسایەتیەوە بۆی کە چەند کەسێکی کاریگەر بووە بۆ چارەسەری کێشە کۆمەڵایەتیەکان. خۆی ڕاستەکەی وەکو باسم کرد لەبەرەوەی زۆر دەی خوێندەوە و معریفەتێکی قۆڵی هەبوو، بەڵام جگە لەوەشخوا بەهرەی ئەوەی پێدا بوو کە وەکو کەسایەتی کارێزمایەکی تایبەتی هەبوو و شێوە و با بڵێن ڕوخساری، هەروەها بۆ نمونە تۆنی دەنجی، ئەوانە هەمووی خوا بەهرەی پێدا بوو، هەمووی کاریگەرن تەوان هەرێک لاسی خۆی هەمووی وای کردبوو کە کەسێکی کاریگەر چۆدڵێ موسەیتەر بوو، بەڵێ کەسێکی کاریگەر بێ لە ینی لەلایەن دەوروبەرەکەی. ینی بۆ نمونە من زۆر جار ڕێک دەکەوت کە لەگەڵیدا بچمە مەجلیسێک کە مەجلیسەکە پیاوی زۆر گەورەی لێبوو، بۆ نمونە ڕەنگە زۆر جار با بڵێن خەڵکی پایەبەرزی بۆ نمونە سیاسی لێبووە، وەکو سەرۆک وەزیرانیان خەڵکانی دیکە یان وەزیر و خەڵکانی دیکە، بۆ نمونە مامۆستای زانکۆ یان کەسایەتی ئەدەبی و هونەری گەورە. بەڵام دەمبینی کە ئەو دەگەیشتە کۆڕەکە هەمووان چاوەڕێی قسەی ئەو بوون، یعنی خوا و بەهرەی پێدا بوو کە لە هەموو مەجلیس و کۆڕ و کۆبوونەوەیەک لە خۆیەوە بەوەی خۆی داوا بکەم، ینی دەوروبەر داوای دەکرد کە ئەو ببێتە با بڵێن گەورەی مەجلیسەکە و قسە بکات و ئەوانەی بکە ئەوانەی دیکە ببنە گوێگر. ئەوە زۆر جار دیومە و لە مەجلیسی خۆشمان لە ناو خزم و کەس و ئەوانە هەمیشە ئەو قسە یەکەم و کۆتای لە مەسەلەکان دەکرد، بەڵام با حکمت و با بڵێن ژیریەکی زۆر قوڵەوە و پیاوێک بوو زۆر حەزی لێ بوو بە مەردی بژی، ینی با بڵێن چاوی لەوە نەبوو کە لە پێناوی دنیا سازش لەسەر کۆمەڵێک پرەنسیپ و مەبادیئی خۆی بکە کە کاریگەری سەر کەسایەت هەبێ بزەوت، کە ینی کەسایەتی خۆی بە هەموو شێوەیەک پاراستە بوو کەوای کردبوو خەڵک بە هەموو شێوەیەک، ینی لایەنە سیاسیەکان یان خەڵکانی دیکە حسابێکی تایبەت بۆ کەسایەتی ئەو بکەن، کە پێم وایە ئەوە
ئەو پەڕی با بڵێن وەکو دەڵێ دەستکەوتی معنەوی گەورەیە کە مرۆڤ لە ژیانیدا بەدەستی دەهێنێت کە بە مەردی بژی بەڕاستی و بە مەردی ژیان و ئەوەی کە ئێستا ئێمە دانیشتوین باسی دەکەین و باسی سیفەتە جوانەکانی دەکەین پێم وایە بەشێکی بەرهەمی ئەوەیە کە بۆ شێوەیە ژیان. بەڵێ مامۆستای مەرحوم ئەوەی کە باس کرا لە ئەدەب و هونەریشە چۆن دڵێ حەزێکی تایبەتی هەبووە بەڵێ قوڵ بوونەوەی زۆنایی مامۆستا چۆن و بەرەسانش کەمێک لە شعرە با بڵێن شارەزاییتان هەیە. ئەو بێگومان جگە لە لایەنە ئەدەبیەکەی کۆمەڵێک دانراویشی هەیە هەندێک کتێبی هەیە کە بەداخەوە جارێ چاپ نەکراون بۆ نمونە المەأمول في علم الأصول یان جەلیس الوحدە ئەنیس الوحشە ئەوە کۆمەڵێک کتێبی بە زمانی عەرەبی نووسی بوون یان مەولودنامەی پێغەمبەر کە بە زمانی کوردی کە پێم وایە دوای با بڵێن خوا لێ خۆش بوو ڕەشاد موفتی ئەو یەکەمین کەس بوو کە مەولودنامەی کوردی بنووسێت مەولودنامەی پێغەمبەر بە کوردی بنووسێتەوە بە وەزن و قافیە کتێبەکەش لەلایەن کوڕانی خوا لێ خۆش بوو مام حاجی یەحیا چاپ کرا لە ساڵی 2012 دوای وفاتی خۆی کە لە سەرەتای لەدایکبوونی پێغەمبەرەوە تا کۆچی دواییەکەی هەمووی بە شعر لە دوتوێی کتێبێکی جوان چاپ کرا. بەڵام جگە لەوانش زۆر دەستێکی جوانی هەبوو لە نووسینی شعردا و شعرەکانی هەست دەکرد زۆر تەسەوفێکی قۆڵی تێدا بوو ینی بۆ نمونە هەر لە تەمەنی گەنجی لە هەفتایەکان شتێکی نووسیوە دەڵێ کە من مردم وەرە وێنەم ببینە نەمامی باخی ژین بووم بە وێنە خەیاڵ بوو یان حەقیقەت هات و ڕۆیی جوانی و عەقڵ و عیلم و هات و چۆیی لە بۆم دەرکەوت هەمووی تێکڕا خەیاڵ بە تەنیا خواپەرستن وەڵکو ماڵ. باشە بۆ کاگمایرە بە گازان دەبێت ئەشتی تر دەڵێ بۆ نمونە هەر وەکو وفایە کەمیش بۆ دین بۆ نمونە ڕچکەی باشی بەڕێستانە ئەوە ئاوازەشی بۆ دانێن و دای بڕێژن و بێڵێن. وەڵام من زۆر جار لە مەجلیسی خۆمانە دەیڵێم بە مەقام بۆ نمونە بەڵام هەوڵی دیکەش هەبوو بۆ نمونە مامۆستا زیرەکی برام شعرێکی ئەوی کردووە بە گۆرانی کە مەسەلەن ویستم باسی ئەوە بکەم کە ئەو هەستی نەتەوەیی وەکو تاچێکی کورد ئەوەندە قوڵ بوو ینی هەمیشە دەویست ئەو پەیوەندیە جوانەی نێوان ئاین و نەتەوە لەبیر نەکا بۆ نمونە لە شعرێکی دەڵێ بەندەی دڵسۆزی تۆمە تاک و ماوم ئەی خوددا تۆ منت کردووە بە کورد نابم لە فەرمانت جودا پڕ بەدڵ ڕازیم و دەیڵێم تا بزانن عام و خاس من بە کوردی خۆم دەنازم 100,000 زاریش سوپاس. ئەوەش لەلایەن کاکدیرەکەەوە کراوە بە گۆرانێکی جوان کە پێم وایە لە میدیاش بڵاو بووە و لە باسی با بڵێن قۆڵی لە نووسین و ئەوانە ینی زۆر جوان دەیتوانی شتەکان پێکەوە گرێ بدە ینی بۆ نمونە تێگەشتنی لە شعر بۆ بڵێن تێگەشتنی من زۆر جار لە خزمەتی بووم بۆ نمونە دەمزانی زۆر حەزی لە شعری تەسەوفە بە تایبەتی زۆر حەزی لە مەحوی بوو من کە مەحویم بۆ دەخوێندەوە تەماشام دەکرد زۆر جار هەندێک تەفسیری هەبوو و لێکدانەوەی هەبوو بە شعرەکانی مەحوی جیاواز فەهمی خۆی جیاواز لە لێکدانەوە و تەفسیری مەلا عەبدولکەریمی مودەریس ینی بۆ نمونە ئەو شعرەی کە دەڵێ لە ناکەسکاریە خاکم بەسەر ڕۆیی بەبا عومرم خدا تۆ بمژیەنە تا لە بەرقاپی کەسێ دەمرم. بەڕاستیەوە پێش ئەوەی بزانێت کە عەبدولکەریمی مودەریس چۆن تەفسیری بۆ کردووە ئەو تەفسیرێکی هەبوو و دواتر کە من پێم وتمەوە تەفسیری مامۆستا عەبدولکەریمی مودەریسە طبعاً ئاشنایەتیشی لەگەڵ مامۆستا عەبدولکەریمی مودەریس هەبوو لە با بڵێن هەشتایەکان و نەوەتەکان زۆر با بڵێن هاتو چۆشی دەکرد بەڵام تەفسیرێکی جیاواز و لێکدانەوەیکی جیاوازی هەبوو و من دەمێ باسی ئەوە بکەم ینی دەیزانی با بڵێن دژەکان لە شعر زۆر جوان کۆ بکاتەوە بۆ نمونە لە شعرێکی دەڵێ کە لەسەر گۆڕەکەشی نووسراوە دەڵێت چۆن لە کاتی خونچەییدا لە باخت پشکوتمەوە وا لە کاتی وەرینیشدا هەر بۆ لای تۆ دێمەوە ینی ئەو ڕەبتە جوانە لە بینی پشکوتن و وەرین سەرەتا و کۆتا بەڕاستی شتێکی زۆر جوانە چۆن لە کاتی خونچەییدا لە باخت پشکوتمەوە وا لە کاتی وەرینیشدا هەر بۆ لای تۆ دێمەوە ڕوان دەست شارە جوانەکەم
باوەشم بۆ بگرەوە شانازی و سەرفرازیە لە خاکت سەرنێمەوە. ینی ئەوە پێمان دەڵێ ئەو چەندێڕە پێمان دەڵێ کە ئەو زۆر بە قۆڵی لە شعر گەیشت بوو و بەڕاستی جوان توانی بووی کە ئەو تەوزی بکە. کاک ماهرجان کاتم بەدەست نەماوە بەڵام هەر ئاماژە بۆ بکەیت لە ماڵێ ئێدی ئەوەی کە لە حوزرە بوو ئەوەندە شکری خوێندەوە کاتی لە بۆ ئێوە کوڕەکان و منداڵەکانی چی بوو و هەروەها تەوسی و ئامۆژگاری زیاتر لە بۆ ئێوە چی بوو؟ بەڕاستی من وەکو خۆم کە ڕەنگە بوارێکم هەڵبژار دەبێ زۆر جار دەڵێم هەر شتێک بکەم تەتانەوە تونۆی ئەوەی کە من دەیکەم پەیوەستە بەوەی کە ئەو چۆنی تێگەیاندوم و چۆنی پەروەردە کردوم. ڕەنگە بوارەکەی من بوارێکی دیکە بێ بەڵام بە ئیلهامی ئامۆژگاریەکانی ئەو بە ئیلهامی ئەو کاریزمایەکە ئەو هەیبوو بە ئیلهامی ئەو شانازیەی کە ئێمە هەمیشە تا ئێستاش لەناو خەڵک شانازی پێوە دەکەین. هەموو خەڵک مەسەلەن کە دەڵێت تۆ کوڕی ئەو پیاوەی جێی شانازی بووەوە ڕۆژ بە ڕۆژ وا دەکا کە ئێمە پابەند بین بە کۆمەڵێک پرانسیب کە ئەو لەسەری پەروەردەی کردین کە لە سەروی هەمویانەوە با بڵێن مەردایەتی یان چاکەخوازی یان ئینسان دۆستی یان ژینگە دۆستی ینی ئەو لەو بوارەدا ئەوەندە دەستێکی باڵای هەبوو. من شایەتی ئەوم کە زۆر جار فیتنەی زۆر گەورەی کۆمەڵایەتی لەسەر دەستی ئەو لەوانەیە کوژا بێتەوە. ینی من دیومە کە خەڵکێک لە حادیسەیەک لە ڕووداوێک مەسەلەن تێچووە ماڵی ئەوەی کە کەسەکەیان با بڵێن لە دەست چووە زۆر لە سەرەتا گەرم و گوڕ و ینی بەنیازی تۆڵەسەنەوە ئەوانە لەوانێ هاتە بنە پێشەوە بەڵام کە تەماشایان کردووە ئەو پەنای بۆ براوە لەلایەنی دووەمەوە کە بێ قسەیەکی خێر لە مەسەلەکە بکە یەکسەر وتویانە مادەم مامۆستا هاتە ناو مەسەلەکەی مە تەواو هیچ لەبەر دڵمان نەما و تەواودا دەنیشین و ئاشتی پەیڕەو دەکەین. ئەوە لە دەیان جار ئەوە ڕوویداوە کە من پێم وایە ئەوەی کە پێی دەڵێن سەدەقە جاریە ئەوانەی کە بە بۆنەی ئەوەوە ماون لە ژیان و ئەگەر هەر خێرێک بکەن ڕۆژێک لە ڕۆژان لەوانەیە خێرەکەی بۆ ئەو دەڕواکە ئەوە سەروەتێکی زۆر گەورەیە و ئێمە لەسەر دنیایەک شتی جوانی دیکە. ینی من شتێک نییە لە ژیانم کە بڵێم ئەو ڕەوشتە ڕەوشتێکی با بڵێن لاوازە لە مندایان شێوەیەکە کە بیگەڕێنمەوە بۆەوەی کە لە ڕێگەی ئەوە بە پێچەوانەوە هەموو شتانی کە لەوە فێری بووم وا دەکات کە لاوازیەکانیشم بشارێتەوە. لەبەرەوە من هەتا دەمرم شانازی بە ناوی دەکەم و شانازی بە کەسایەتیەوە دەکەم بۆ هەموو براو با بڵێن خوشکەکەشم کە ئەو شتیان زۆر زۆر بە بەرزی لە بەرچاوە و زۆر گەورە دەینرخێنن. ئەوە سوپاس بۆخواکەوە نیعمەتێکی گەورەیە بە ئێمەی بەخشیوە. مامۆستا جێی شانازی هەمومانە خوای گەورە دەرەجاتی عالی کا و تەمەنی ئێوەش لەسەر خێر باقیکە ئینشاءڵڵا. سپاسی جەنابتان دەکەین. سپاس دەستان خۆش. وهروها مامۆستا جگە لە جانیبی علمی جگە لە جانیبی تەدریس و وانەوتنەوە مامۆستا بەڕاستی جانیبی نیشتیمانیشی زۆر بەخۆت بوو. ئەوە شێکێکە لەو خاڵانەی کە مامۆستا هەمیشە خۆشەویست بوو و هەندێک شعریشی هەبوو کە کاتی خۆی زۆردا لەسەر دەرسەکانە دەیخوێندەوە لە بە ئێمان بەو مناسبەی کە مامۆستا دەیخوێنەوە ئێمە شیعرەکان و ئەو شعرەمان لەبەر دەکرد کە دەیفەرموو یەک لە شعرەکانی ئەوە بوو دەیگوت بەندەیی دولسۆزی تۆمە تاکو ماوم ئەی خودا تۆ منت کردووە بە کورد نابم لە فەرمانت جودا پڕ بە دڵ ڕازیم و ئەیڵێم تا بزانن عام و خاس من بە کوردی خۆم ئەناسم 100,000 جاریش سوپاس. بەڕاستی ئەمە یەکێکە لەو شعرانەی کە هەمیشە مامۆستا دڵی زۆر پێخۆش بوو و هەمیشە مامۆستا حەزی لێ بووکەوە بەڕاستی میلەتی کوردش بە ئاواتی خۆیدا بگا بەڵام بەداخەوە ئیتر مردن برا گەورەی و یەخی هەمومان دەگری ئەمە هەمومان قەرداری ڕۆژێکی قەرداری مردنی و مامۆستای خۆشەویستمان بەڕاستی حەقوا بوو هەم یەکێتی زانایان ئەوە حەقوا بوو هەم دەسەڵاتدارانی کوردستانیش براتۆک و پێشنیارێکە من دەکەم کە حەقوا بوو
مزگەوتێکی زۆر گەورە بەنای مامۆستای مەرحوم کرابە لەبەرەوەی مامۆستا بەڕاستی زۆر گەورە بوو و هەروەها خاڵێکی دیکە وەکو پێشنیار من باسی دەکەم حەقوا بوو کە بەڕاستی شوێنی مامۆستا و حوزرەی مامۆستا بەڕاستی بە خامۆشینە مێنیتەوە و چۆ لە ئێستا ئەمە یەکێکە لەو خەلەلانەی کە بەڕاستی مامۆستا دەورێکی باڵای هەبوو مامۆستا زۆر بەتوانا بوو بەڵام بەداخەوە ئێستا حوزرەکەی چۆڵە و هەروەها بێفەقێ و کەسی تێدا دەرس ناخوێنی من بە شخصی خۆم دووسێ جارەها باسم کردو لەگەر حاجی سەباح کە بە شخصی پێم گوتووە ئێمە ئامادەینە کە ئەگەر بێت و ئێوە ئەو مەدرسەی بکەنەوە من بە شخصی خۆم و چەندین مامۆستای دیکەش ئامادەیە کە بێ دەرس بنێنەوە بەڵامی تر گوتی ئینشاءالله بەڵام تا ئێستا من ئینتیزاری دەکەین لە 28/11/94 ئێمە لە دوای کە 4 ساڵ تەواو بوو ئیتر مامۆستا مەلا حەمەدەمین بە ڕەحمەتی بە ئێمە گوت ئەمن و مامۆستا مەلا فکری ئاشبێ کۆرەی بوون و پێشی ئێمەش مامۆستا مەلا عەلی کانەبی ئیجازەی زانستی لای مامۆستا وەرگرت بوو مامۆستا بانجی ئێمەی کردووتی ئێوە ئەلحەمدولیلا دەرسەکانتان هەموو تەواو کردەوە و هەروەها حەقی ئەوانە کە بەڕاستی شایەتان بۆ ئەدەمکەوە ئێوە بووینە مەلاو بە کوردەواری خۆمان بووینە مەلا ئەبێ ئیجازە مەلاتی وەربگری هەرچەندە من بە شخصی خۆ پێم ناخۆش بوو چونکە حەز لە بۆ زیاتر بخوێنم چونکە لەبەر ئەوەی مامۆستا زۆر بەتوانا بوو بەش ئەو کاتەی چیش و کارمان نەبووەوە سەرقاڵ بین حەزم لە خوێندن وەڵام مامۆستا گوتی نە ئەتوو مەلافکری ئەبێ ئیجازەی مەلاتی وەرگرەوە بوو لە 28/11/2004 ئێمە ئیجازەی زانستیمان لە قسمت مامۆستا مەلا حەمەدەمینی ڕوازی وەرگرت وەروە ژمارە ئەو کەسانی کە ئیجازە نامان لە خزمەت مامۆستا وەرگرت و زیاتر لە 28 یا 30 مامۆستا دەبی کە بەڕاستی ئەلحەمدولیلا ئەمە شێکێکە لە گەوهرەکان کە هەموو مامۆستایانە بە زۆری ئیمام و خەتیبن و زۆرشیان هەڵگری بڕوانامەی بەرزن کە هەندێکیان لە جامیعە دەرس دەرێنەوە ئەوانی دیکەش هەمویان تەدریس دەکەن و خزمەتی ئەم ئیسلامە دەکەن خوای پەروەردیگار لە گوناحەکانی ئێمە خۆش بی لە گوناحی مامۆستاش خۆش بی ئەوەی کە من بیستم لە کاک سەباحی کوڕی مام حاجی یەحیای بەڕاستی کاتێکە مام حاجی یەحیا ئەو مزگەوتە دروست دەکات ڕەحمەتی خوا لە مام حاجی یەحیا و لە مامۆستا حەمەدەمین ڕاندوزی و لە هەموو ئەوانەی وفاتیان کردووە ڕەحمەتی خوایان لێبێت و کە دەچێتە لای شێخ مستەفای نەقشبەندی هەولێری یەکسەر ئاماژە بە مامۆستا حەمەدەمینی دەکات دەڵێ ئەو مەلای باشە ئەوەی بەرە بۆ ئەم شوێنە بۆیە لەسەر دەستی ئەو دەست نیشان دەکرێەوە قسەی کاک سەباح کە من نەقلی دەکەم ئەو معلوماتم لە وەرگرت و کاتێک کە مام حاجی یەحیا دەچێتە لای ئەو مامۆستا حەمەدەمین دەست نیشان دەکات چونکە مامۆستا حەمەدەمین یەکێک بووە بەڕاستی لە عالمە گەورەکانی ئەم شارەمان عالمە گەورەکانی ئەم وڵاتە و مامۆستا ئەندامی لیژنەی فتوای باڵا بووە و لە ڕووی فیقەوە مامۆستا زۆر بەتوانا بووە کەواتە بەڕاستی هەیبەتێکی عەجیبیشی هەوو مامۆستا يعني بڕوا بکە کە کاتێک لە خزمەتی دادەنیشتی هەستت بە شەرم و شکۆیەکی زۆر دەکرد لە خزمەت مامۆستا قەت دەرسم خوێند بێ لە خزمەت مامۆستا بە چوارگۆشەی بابم ڕەبعی دانەنیشتوینە هیچ فەقەیەکم نەدیوە لە خزمەت مامۆستا بە چوارگۆشەیە هەمووی لەسەر چۆک دانیشتۆ بەرامبەر بە مامۆستا و مامۆستاش زۆر بە وەکو چۆن تەماشای مناڵی خۆی دەکرد زیاتر تەماشای فەقەیەکانی دەکرد زۆر بەڕەحم بوو و زۆر دڵسۆز بوو بەرامبەر بەو قوتابی و تەڵەبانی کە لەوێ بووە مامۆستا تەبیعەتی وابوو لە مەدرسەدا زەبط و نیزامێکی جوانی هەبوو کە دەچوینە دەشت و دەر مامۆستا نەیدەگوت من مامۆستامە و مامۆستا بە تەمەنیش بوو ینی ئێمە منداڵ بووین گەنج بووین تازە پێدەگەیشتین بەڵکو لەگەڵ ئێمە لە وەرزشدا تۆپانەی دەکرد حتا ببینم دەجارێک لە تۆپانە و وەرزشدا مامۆستا لاقی وەرگەڕا یعنی خەڵکەکە مامۆستا تو چی بوو کتیب کاکە وەڵا شتێک بوو دەچوینە دەشت و دەر تۆپانەمان کرد و مامۆستا لاقی وەرگەڕا بوو یعنی کەواتە مامۆستا لە ناو مزگەوتدا طبعی جیاواز بوو و لە دەرەوە شتێکی تر بوو بۆیە بەڕاستی مامۆستا یەکێک بوو لەو زانا گەورانەی کە بەڕاستی قوتابیان مامۆستایان ئەوانەی کەوا ئیجازەیان وەرگرتووە لەسەر دەستی ئەو هەموومان قەرزداری ئەو مامۆستاینە ئەوەی کە من ئێستا لەو مزگەوتم یەکێکە لە بەرهەمی مامۆستا بەرهەمی مزگەوتی حاجی یەحیامە بەرهەمی مەدرسەی حاجی یەحیامە کە لە خزمەت جەنابی مامۆستا حەمەدەمین پێگەشتین بەدەیان تەڵەبەی دیکەمان هەیە
کە لە خزمەت مامۆستا پێگەشتون شوێن و جێگایەکیان ئاوادان کردو ئەوە سەدەقەی جاریە بۆ جەناوی مامۆستای کە بەردەوام خێر و چاکەکانی بۆ ئەو دەڕات بە حەقەت یعنی ئینسان هەر چەند وەصفی جەناوی مامۆستا بکات بەڕاستی ئینسان هەرکەمە مامۆستا زۆر دڵسۆز بوو مامۆستا خەمخۆر بوو و مامۆستا یەکێک بوو لەوانەی کە بەڕاستی دەمەوێت ئاماژەی پێ بکەم ینی لە تەمەنی خۆیدا 17 جوز قورئانی لەبەر بوو یعنی بەردەوام ڕاجعی قورئانی دەکردەوە ئەوە نەبووە وەکو هەندێک لە مامۆستایان بەس خەریکی نەحو و سەرف ببێت لایەنەکانی دیکە فرامۆش کرد بێ بەڵکو مامۆستا هەم لایانی قورئان هەم لایانی حەدیث و یەکێکی تر کە بەڕاستی مامۆستا جەوهەر کە من دەمەوێت بە جەنابتان بڵێم مامۆستا بەتەمەن بوو ئەوانەی کە لە تەمەنی مامۆستا بوون لە ڕووی کوردی و زمانەوانیەوە زۆر باش نەبوون بەڵام کاتێک مامۆستا وەکو خەتیب قسەی دەکرد زۆر بەلیغ بوو بە زمانێکی کوردی پەتی قسەی دەکرد بەڕاستی هەست دەکرد ئەو پیاوە هەر وەکو بڵێ دیڕاسە و خوێندنی هەر زمانی کوردی بووە ئەوەندە بە زمانێکی بەلیغی کوردی قسەی دەکرد زۆر خەتیبێکی باریع زۆر خەتیبێکی سەرکەوتوو بوو لە ڕووی قسەکردنەوە و هەروەها مامۆستا شاعیریش بوو بەڕاستی دەستی شعری زۆر بە قووەتی هەبوو کە لە شعر نووسیندا ئێستا شعرەکانی هەر ئەگەر تەماشای مزگەوتی حاجی هەیە بکەی لەبەر دەرگای مزگەوتەکەیدا شعرەکەی مامۆستایەکە لەوێ نووسراوتەوە کەواتە ینی مامۆستا لە هەموو لایەنەکان بەڕاستی دەوری باڵای هەبووە ئەسپی خۆی تێدا تاو داوە و خزمەتێکی زۆری گەیاند بە حوجرە و بە مەدرسەی دینی و بەم وڵاتە کە تەماشا دەکەی لە هەر شوێنێکی ئەم کوردستانە قوتابیەکی مامۆستای تێدایە و یان دەرز دەڵێتەوە یان خەتیبە یان مزگەوتێک بەڕێوە دەبات ئەوە بەڕاستی جێی فەخر و شانازیە بۆ جەناوی مامۆستای و من وە خۆم شانازی بە خۆمەوە دەکەم کە تەڵەبەی مامۆستامە و بەردەوام دوعای خێری بۆ دەکەم و بەڕاستی خۆم بە قەرزداری هەم مامۆستا ئەزانم هەم خۆم بە قەرزداری مەدرسەی حاجی یحیا دەزانم کە بەڕاستی لەوێ پێگەیشتوینە و بووین بە کەسێک کە ئێستا ئەلحەمدولیلا بە ئەندازەی خۆمانە لەو مزگەوتە خزمەت بە ئەو گەڕەکە و بەو شوێن و بە مەحەلەیە دەکەین بەڵێ ئەگەر لایەنێکی تر تەماشا بکەم بەڕاستی لە ڕووی وەرئەوە مامۆستا یەکێک بوو لەوانەی کە بەر ئیلتیزامێکی زۆر عەجیبی هەبوو بە مزگەوتەوە دڵی بە مزگەوتەوە گرێدرا بوو کە پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ یەکێک لەوانەی کە لە ڕۆژی قیامەت لە ژێر سێبەری خوا عەشر دەکرێن ورجل قلبه معلق بالمساجد مامۆستا چ لە ڕووی دەرس و دڕاسە کە باسمان لێکرد لە ڕووی هاموشوی مزگەوت لە ڕووی ئیلتیزاماتی مزگەوت هیچ کاتێک من بە بیرم نایەت مامۆستا چکە قبوڵی نەدەکرد فەقێیەکانی لە بۆ نوێژی بەیانی ئامادەی نوێژی جەماعەت نەبن هەندێک لە مزگەوتان بووە لەوانەیە فەقێیەکان لەبەر سەعی و کردن و مانەوەی زۆریان ینی بە نوێژی جەماعەت ڕانەگەیشتونە بەڵام مامۆستا قەت ئەوەی قبوڵ نەکردووە دەبوایە هەمویان بێن ئامادە بن بۆ نوێژی جەماعەت وەکو شتێکی خۆش کە بەڕاستی باسی لێ بکەم حتا ئەگەر فەقێیەک نەهات با بۆ نوێژی جەماعەت مامۆستا نوێژی جەماعەتی دەکرد و یان فەقێیەکان هەڵنەستابانە یەکسەر دەهاتە قاچ سەر هیچی نەدەکرد دۆلکە ئاوێکی دەست دەدایە و یەکسەر دەملی فەقێیەکان دەکرد یان ئاوی پیادەکردن بۆی کە هەستن چۆن نوێژی جەماعەتتان چووە ینی قبوڵی نەدەکرد مامۆستا بەردەوام بوو لە نوێژە جەماعەتیەکان مەگەر عزرێکی گەورە هاتپا پێش سەفەرێکی لای ڕەواندوز یان سەفەری شوێنێکی کردبا ئامادە نەبا لە ناو مزگەوتدا بەڵکو هیچ بەیانیەکم نەدیوە مامۆستا محەممەد ئەمین ڕەواندوزی ئامادە نوێژی بەیانینەوە بێت مامۆستا لە ڕووی تەقواوە لە ڕووی هاموشۆی مزگەوتی ئیلتیزاماتی بە مزگەوتەوە لە ڕووی حب و خۆشەویستی بۆ مسلمانانەوە یعنی بەڕاستی زۆر جیاواز بوو یعنی دڵێکی گەورەی هەبوو و وەڕێکی باشی هەبوو و بەڕاستی هەر ئەو خزمەتەی کە جەنابی مامۆستا محەممەد ئەمین بە فەقەیانی کرد بە مەدرسەی کرد بە حوجرەی کرد کە سەدان و تەڵەبەی پێگەیاندووە هەر ئەمە گەورەترین وەڕعێکە و گەورەترین خواناسی و خواپەرستیەکە و گەورەترین خزمەتێکە کە بە ئاینی پیرۆزی ئیسلامی گەیاندووە باسی وتاری ئەوت کرد مامۆستا دەکرێت باسی وتاری جەنەی مامۆستامان بکەی بۆی کە تایبەتمەندەکانی چ بوون لەگەڵ باسی 17 ڕۆژیان ئەدای وتارەکەی یانەوەتە کاریگەری و کەسانی کە ئامادە دەبوون لە خزمەتیانە کاریگەر وتارەکانی بێگومان وتارەکانی مامۆستا ئەمن وەکو لایەنە
ڕێزمانی کوردیەکەی دەڵێم کە مامۆستا ئەو شانی کە بەکاری دەینە لە ڕووی زمانی کوردیەوە زۆر بەهێز بوون کە پێویستە بەکاربێ بووە شانازیکردن بوو بە زمانی کوردیەکەوە مامۆستا زۆر جار لە شعرەکانیشیدا بابەتی نیشتیمانی و بابەتی ئاینی ڕنگدانەوەی زۆری هەبوو لە وتارەکانی بێزگەلەوەی لە وتارەکانی مامۆستا زۆر هەمووی وەکو لە ئەوەی مەلایەتی ئیرتیزالی دائیم بەلەبەر بەبێ وەرەقە وتارەکانی دەخیندەوە و هەموو ئەو قسانی کە دەیکرد هەمووی دائیمەن بە بەڵگە بوو بە بەڵگەی ئاەت بە بەڵگەی حەدیث بەڵگەی شعر ئەوانەی زۆر لە وتارەکانیدا ڕنگدانەوەی هەبوو لەسەر وتاری مامۆستا. تایبەتمەندەکانی مامۆستا لە حوزرەکەی ئەو چ جیاوازێکی هەبوو لەگەڵی تر؟ دەکرێت بڵێن حوزرەی مامۆستا مەلا حەمەد ئەمینی ڕواندزی ئەو زەمانەی کە ئەمە لە خزمەتی بوون و لەگەڵ مامۆستایەکانی دیکە دەتوانین بڵێن ناوی بنێن مەحەدەك پەیمانگایەک بۆ ئەو سەردەما هەموو ئەوی کە لە حوزرەی فەقیانی خوێندە دەزانی کە حوزرەی فەقیاتی کۆمەڵک عیلم و زانستە تێدا دەخوێندرێ بەڵام ئەو مەدرسەی کە مامۆستا مەلا حەمەد ئەمین ئیدارەی دەکرد و فەقیهی تێدا ڕاگرت و جیاوازی ئەوە بوو کە کۆمەڵک علم و کۆمەڵک دەرسوانەی دیکە لە غەیری علمی فەقیهاتیە بوو ینی کەم وا بوو لە دەرسی منهەجی فەقیهاتی ئینگلیزی بخوێندرێ دەرسی ئینگلیزی کە نەبووە مامۆستای تایبەتی لە بۆ گرتبوو کە هەفتانە هەفتەی پێم وابوو 2 ڕۆژ دەرسی ئینگلیزیمان هەبوو. مامۆستا پێدوانی و دووربینی زەنای مامۆستای ڕۆژێک دێ بۆن منە بەڕێستان پێویستان بە ماجستێر و دکتۆرە دەبێت کە دەبێ مامۆستا لە ڕووی بیرکردنەوە و دووڕوانی بەڕاستی کەسێکی بەتوانە بوو حتا عنی ڕەنگە زەناب دەوڵاتەوە سیر بێگە بڵێ وانەی خۆشنووسی خەتاتی لە ناو فەقییان هەبووە کە فەقێ فێری خۆشنووسی بڵێ لە مەلاتی چیشت پێینەوە زۆر احتیمامی پێ دەدرا حتا لە نەوەتەکان علمی تەجوید زانستی تەجوید کە ئێستا کە ڕەنگە شتێکی ئاسایی بی بەرامانەوە نامە بوو ئەو کاتە مامۆستا فەقیەکانی خڕدە کردەوە لە ناو حرەمی مزگەوت زۆرجار ئەو دەرسانەمان دەخین پێکەوە عسراندا بەخۆی دەیگوتەوە کاو شارەزای لە تەجویدی شەڵێ بەخۆی شارەزای تەجویدی هەبوو لە ناو مزگەوتدا دەنیشتین بە حەلەقە دەرسی قورئان هەم تەطبیقیەکەی هەم لە ڕووی نەزەریەوە کە بڵێن دەرسی تەجویدەکەی پێدەگوتین پاشان وەکو تەطبیقکردن هەم دەرسی حەدیث کە ئەو کاتی پێم وایە کەم وابوو لە حوزرەی فەقیان احتیمامی زۆر بە بابەتی قورئان و حەدیث ئەوانە بدرێ ئەمە لە حوزرەی مامۆستا ڕنگدانەوەی زۆری هەبوو و جددیەتی زۆر هەبوو مامۆستا لەگەڵ فەقێ تا پێ ڕابگە هەم لە بواری فێرکردنی ئاداب و فێرکردنی ئەوەی کە ئەو فەقەیە جیاوازترە لەگەڵ خەڵکی دیکە حتا یعنی زۆر تەرکیزی لەسەر جلوبەرچی فەقێ دەکرد زۆری پێناخۆش بوو کە فەقێ ببینی جەمەدانی لەسەری نەبی حتا کورتە کوشەروار و پشتێن مامۆستا زۆر بەلایەوە ناخۆش بوو کە فەقێ بێتە نوێژی جەماعات پشتێنی لە پشتێ نەبی ڕەمزەکە لەوە فەقێ پێویستە جیاواز دەرکەی خۆی فێر بکالەوەی سوێن نەدەبتە پێشەوای خەڵکی دیکە نابی فەقێ وەکو کەسێکی سادا حتا حسابی ئەتەکێت و جلوبەرگ و چۆنیەتی دەرکەوتنی ئەو فەقەی دەکرد کە چۆن لەناو خەڵک دەربکەی دوای مامۆستا بەڕاستی لەو بابەتانە زۆر ورد بوو و زۆر تەرکیزی دەکرد کە فەقێ حتا لە نوێژە جەماعەتەکان زۆر جددی بوو کە حتا فەقێ عقوبە دەدا لەسەر ئەوەی کە نێتە نوێژی جەماعەت و لە نوێژەکان ئامادە نەبی ینی پەروەردەیەکی ئەخلاقی جوانی دەکرد مامۆستا ئەو فەقەی کە پێدەگەیان بۆی کەوا بتوانی سبەینێکە کە دەبیتە مامۆستا نەبیتە بار لەسەر خەڵک نەبتە ڕەمزەشی ناشیرنی دین و وێنایشی ناشیرنی دین نیشان بدات. ڕوونکردنەوەکان جوان بوون هەم زانیارەکان لەبەرەوەی حوزرەی مامۆستا تایبەت بۆ بەمانای کەلیمە ئەگەر شتێکی دی هەبی باسی بکەین مەونەی زەناتی مامۆستا. دەستان خۆش بێ وەڵاهی زۆر شت هەیە ڕەنگە باسی بکەین بەڵام ئومێد دەکەم نازانم ئەو ڕووی ئەو داوایم لە شێ بکەم بەڵام ئومێد دەکەم بە تایبەت هەر بە ناوی مامۆستا خۆزگە دەمانتوانی حوزرەیەک لەسەر ناوی مامۆستا وەکو وەفایەک و هەم وەکو سەدەقە جاریەک ئەو علم و ئەو فکر و ئەو بابەتانی کە مامۆستا پێشکەشی فەقیهەکانی کردی و فەقیهەکانی ئێستا پەروەردەکردیان خۆزگە دەتواندرا حوزرەیەشی فەقییان لەسەر ناوی مامۆستا دەکراوە و ناوی مامۆستا بەزی دووی دەماوە دەکرێت ئەو داوای هەر لە ماڵێ بەڕێز حاجی یحیا بکرێ دەرەجەیەکی ئەوان بوو مامۆستا ئەوان پاڵپشتێکی زۆر باشی مامۆستا بوون خوای گەورە پاداشتیان بداتەوە
لە بواری ڕاگررتنی فەقیکە بە تایبەت لە ساڵەکانی نەوەتەکان جەنابەت لەبیرتەکە بابەتی مادی و بابەتی ئابووری خەڵک زۆر خراپ بوو ئەو کاتە ئەوانیش پاڵپشتێکی زۆری فەقیەکانی مامۆستایان دەکرد یعنی بڕوا بکە جیاواز بوو حزرە و مەدرسەی مامۆستا مەلا ئیسماعیلی کفرەدۆڵی هەمزار کاکە ئەمە شوخاینەوەڵا ینی لەوەی کە ژیانێکی زۆر خۆشمان لە فەقیاتی بەسەر دەبێت کە لە حزرەکانی دیکە ئەو جۆرە خزمەتکردنە نەبوو بەڕاستی ئەو کاتە فەقیانە هەبوو لە فەقیەتی وانە وەزنگۆ تایبەتی تایبەت بووە هەم لە ڕووی مامۆستاکەتان بۆن منە دەرەوەی کردو دوو شت دوای کردبوو کە یعنی لە زۆر شوێن فەقێ واستەی دەکرد کە بێ لە حوزرەکەی مامۆستا بخین یەک توانا زانستەکەی مامۆستا و جددیەتی دەرس و وانەکانی و هەم ئەو ژیانە خۆشەی کە فەقێ لێرە ئیحتیمامی پێدەدا هەر کە باز بکرێ بۆی ماری حاجی حیەی خۆ ئەزریانداتەوە کە دەستبارێکی زۆر باش خەمیان نەبوو خی گەورە پاداشیان بداتەوە بە تایبەت مامۆستا خودی مامۆستاش لەبەرەوەی نمونە بووە ئەندامی لیژنەی فتوا بووە و لێرەش لە زۆر لە بابەتە هەرە گرنگەکانی بابەتی تەلاق و میرات و ئەوانەی کە ڕەنگە هەموو مامۆستایەک نەتوانانی شانی لە شانی بدا زۆربەی حتا لە شوێنەکانی دیکە خەڵک لە شارەکانی دیکە لە بۆ ئەو بابەتانە دەهاتنەوە لای مامۆستا ئەوەی کردبوو کە زۆربەی حتا فەقێش تەماعی لەوەی هەبی لە حوزرەکەی مامۆستا و لە خزمەت مامۆستا وەربگیرێ و لە خزمەتی زانستی شەرعی بخینیتن. حریسی مامۆستای لەسەر زانستە شەرعیەکان گەیاندنی واروە حب و خۆشەویستی لە بۆ قوتابیەکانی بەڵێ معلومە کە مامۆستا مەلا حەمەدەمینی ڕەواندوزی ڕەحمەتی خوای لێ بێت چەند عالم بوو ئەوەندەش معلم بوو یعنی زۆر مامۆستا هەیە زانایە بەڵام ناتوانێت تعبیر لەو دەرس و لەو عیلمەی کەوا خوێندوێتی بکاتە بەڵام مامۆستا مەلا حەمەدەمینی ڕەواندوزی خوا عەفوی کە هەم معلم بوو و لەگەڵ ئەوەی کە عالم و معلم بوو بەڕاستی متەقیش بوو ئەو پیاوە زۆر جاری وا هەبوو لەگەڵ خەڵکانێکی دەسەڵاتدار ڕوبەڕوو بۆتینەوە مامۆستا مجاملەیەکی وای نەکردووە کە ئەو کەسە بزانێ حاشە لە مەقامی مامۆستا تەمەلوقی بۆ دەکا مامۆستا زۆر بێباکی بوو لەلایەن دنیا و ئەوانەی کەوا دنیاین ئەو شعرانێک کە ئەو دێنووسی زیاتر لەسەر هاندانی فەقێ بوو بۆ پابەندی بۆ تەزکیە بۆ جەماعەت بۆ قورئان خوێندن جاری وا هەبوو باسی مزگەوتی دەکرد شعرەکانی خۆی یەک لە شعرەکانی کە بەڕاستی هەموو جارێ دەمان خوێندەوە لە کۆتاییەکە داڵێ ماڵی ئاوا ئەو کەسەی ماڵی تۆ ئاوا ئەکا عەبدی تۆیە خۆت ئەزانی لوتفی تۆ داوا ئەکا یعنی ئەوە دووسێ معنای و مامۆستا زۆر بەلیغ بوو لەگەڵەوەی کە عالم بوو بەلاغە و فەساحەتێکی تایبەتی هەبوو لە خوتبەکانیشی بەبێ وەرەقە خوتبەی دەخوێندەوە و هەروەها ئاراستەی لایەنی پەیوەندیداریشی دەکرد ئەو خەڵکەی لەوێ بوو لە ناو مزگەوتەکە تووشی مەلولی نەدەبوو مامۆستا هەم وتارەکانی کورد بوون هەمیش پێشنوێژیەکانی زۆر بەتان بوو دەرسەکانیشی بە هەمان شێوە دەرسێکی پوختی پێ دەگوتین نەک زۆر بێ و نەزاندرێ کەمێش پێ دەوتین بۆەوەی کەەوە فێری بین و وەری بگرین بەڵێ هەڵوێستی مامۆستای مووقیفی مامۆستای هەم وەکو لەسەر دین لەسەر باسەکانی وان کە مووقفێک هەڵوێستێک داهاتە پێشێ لەسەر مواقفەکانی دینی و هەمیش ئینتیمای نیشتیمانی بەڵێ مامۆستا مەلا حەمەدەمینی ڕەواندوزی زۆر ئینتیمای نیشتیمانی بەقوت بوو بەڵام لە چوارچەوەی شەریعەدا بەڵێ یعنی ئەو حاڵەتانی کەەوە هەندێک لە زانان و ئەو کات و ئێستاش دێکەن لەگە ڕێز و حرمەتم کە لە خاری زنی تاقی شەریعەتە مامۆستا ئەوەی نەبوو وەکو باسمان کرد کە لە ڕوبەڕووی خەڵکانی دەسەڵاتدار مجاملەی نەبوو مامۆستا یان قسەی نەدەکە یان قسەی دەکرد دوو قسەی جددی پێدەگوت بۆیە بە فەقیەکانیش دەگوت ئەی فەقێ ئەگەر چوونە مەجلیسێکی خەڵکانی دەسەڵاتدار ئەگەر لەسەری مەجلیسێ نەبوون لە لای خوارەوە دامەنیشن ئەگەر پێشەوای خەڵکێکی دنیادار نەبوون لە دوایەنەوە مەڕۆن مەست لە ئەو شوێنانی کەەوە حسابتان بۆ ناکرێ لە بەخاتری سڵتەیەک لە بەخاتری مادەیەک لە بەخاتری پارەی مامۆستا زۆر لەگەڵ ئەو حاڵەتانە بەڕاستی هەم لەگەڵ لایەنی ڕژێمی بەحسی لە ناوچوو مامۆستا زۆر خەڵکی هاندەدا لەوەی کەەوە ئینتیمای نیشتیمانی وهروەها بۆ کوردایەتی بەڵام بەداخەوە لای پەیوەندیدار ئەو کاتیانی تایبەت بوو کوردایەتی کە خەڵک ئینتیمای باش بوو بەڵێ حتمەن ئەو کاتی زۆر سەرەتا بوو وەکو ئێستاش بەڕاستی ئەو ئینتیمایە ناشرن نەکرا بوو مامۆستا زۆر خەڵک و فەقیەکانی خۆشی هاندەدا هەم خەڵکی نوێژخوێنی مزگەوتیشی دەدواند و ئەو سڵح و عەشایری کەوا هەبوو لە خەڵکی دەپێچایەوە زۆر جاری وهەبوو دەگوت فەقێ وەرن دەچینە ماڵی حاجی فڵان کەسی نەخۆشە یعنی ئێمە لە ڕووی مامۆستاوە دەمانزانی کە مامۆستا
لەگەڵ تەدریسی لەگەڵ لێژنەی فتوواکە لەوێژ سەرۆکی لێژنەی فتووا بوو مامۆستا مەلا حەمەد ئەمین ڕەوانزی لە ساڵی 90ەکان 4 95 96 لەوێ مەرجەعی مامۆستایانی موفتیش بووە الحەمدولله کە جێی شانازی ئەوڕۆ هەم بۆ بنە ماڵەکەی و هەم بۆ فەقیەکانیشی کە لە خزمەتیان خوێندووە. ئەو میحرابە مامۆستای مەرحوم لە 83 کە مزگەوتی حاجی یحیا لە گەڕەشی مەهاباد لە شاری هەولێر دروستکرا بەڕێزیان وتار خوێن و لێرە وەسفێکی کورتی وتاری مامۆستان بۆ بکە هەفتانە کە وتاری دەخوێندەوە چۆن بوو بەتایبەت لەو کاتە؟ بەڵێ خوای گەورە جەزای ماڵی خوا لێ خۆش بوو حاجی یحیا ڕەحمەتیش بداتەوە لەگە کوڕەکانی بەڕاستی ئەوانیش خزمەتێکی بێژماری ئەو مزگەوتیان کردووە. ئەو کاتی 20 فەقێ بەخێو دەکران کە خەڵک نەیدەتوانین 2 کەسی خانەوادەی خۆی بەخێو. مامۆستا کە دڵی 20 فەقێ ینی بە بەردەوام با بڵێن لە دوای 83ەوە تا ئەو کاتێ ساڵێک بەر لە وفاتی ئەو هەر بەردەوام فەقێ هەبوو ماڵی حاجی یحیای خوازریانداتەوە کە لە ڕووی نەفەقی مادێکە دەیان کرد هەمووش لە خزمەتی مامۆستا دەیان خوێندەوانەوە نیە؟ ئەو 20 فەقێ بەردەوام و جاری واشتە بوو تەجاوزی دەکرد بۆ نمونە مامۆستا کەسایەتێکی دیار بوو لە منتیقەی سۆران و منتیقەی ڕەواندز و ئەو منتیقەی لای حاجی ئۆمەران خەڵک کوڕەکەی دێنا لە خزمەت مامۆستادا دێنا مامۆستا نەیدەتوانی بڵێ وەری ناگرم ئەوەندە مامۆستا موەجه و قۆناغدار بوو دەبۆ 22 فەقێش. ئەو 22 فەقێ 2 مەرحەلە بوو قوربان. مەرحەلەی یەکەم پێی دەگوترا مستعید 3-4 فەقێی گەورە لە خزمەت مامۆستا جەمع الجامیعیان دەخوێن توحفەیان دەخوێن یان شەرح عەقاید یان سویوتیان دەخوێن یان مغنیت ئەو کتابانەی کەوا سەرەکی بوون ئەو 4 فەقەیە یەکی 3-4 فەقەیان ڕاگرتبوو کە سوختە بوون دەرسیان پێ دەگوتن ئەگەنان نەخێر هەر بیست لە خزمەت مامۆستای نەبوون بەڵام کە ئەو فەقیانە مەرحەلەی بەس مامۆستای سەرەکی هەر ئێوە مەبەستم ئەوەیە. بەڵێ مامۆستا مەلا حەمەد ئەمین ڕەواندوزی خوای گەورە جەزای داتەوە هیچ لایەنێکی حەسادەتی نەبوو کاتێک کە فریای ئەو قوتابیان نەدەکەوت دەرسەکانیان پێ بڵێ مامۆستا مەلا محەممەدی خوڕخوڕی هەبوو هەزار ڕەحمەتی خوای لێبێ دەهات لەو مەحفەلەی سەرێ دەرسی پێدەگوتین لایەنە فیقیەکە عادی مامۆستای بوو لەگە مامۆستایەکی کە مامۆستا مەلا یاسین بوو ئەویش دەهات بە هەمان شێو دەرسی پێدەگوتین مامۆستا مەلا حەمەد ئەمین عیلمەکانی دەگوتەوە عیلمەکانی سەرێ وەکو منطیق وەکو ئوسوڵ الفقه وەکو شەرع و عەقاید ئەوشتانی پێدەگوتین کە بڵێ علمەکانی سەر ینی دوا مادەی مەلایەتی مامۆستانەوە هەر بە کورتیش ئەم پێ بڵێ وتارەکەی مامۆستای کە پرسیارەکەم جوابەکەم وەرنەگرت مامۆستا. بەڵێ هیچ جومعەیەک نەبوو مامۆستا وتارەکەی نەخوێنێتەوە یان نەگەر عوزرێکی زەروریشە بە مامۆستا خوتبەکەی هەر دەخوێندەوە وەکو ئیمامەتیەکەشی ئەو ئیمامەتی ئێرانە مامۆستا کەم وا هەبوو لێرە نەبێ کە لێرەش نەدەبوو خەڵکیەکەی دا نابوو بۆی پێشمێژی بکە ڕۆژی جومعان مامۆستا مەلا حەمەد ئەمین دەهات هەزار ڕەحمەتی خوای لێبێ هەر کە دەهات دەمانزانی ئەو مامۆستایە خەڵک هەڵدەستایەوە مامۆستا بە سەمبەرە دەکەوت بەبێ ئەوەی کەوا وەرەقە دەربێنێ زۆر مامۆستای وایە لەبەر ئەوەی کەوا خوتنسەی وەرەقەکە دەکا ئەگەی لە خەڵکی نییە پێناسەی خوتبە ئەوەی دەفەرمێ فەن و مشافەهەتی الجمهوری هونەری دواندنی خەڵکە نەک هونەری دواندنی ئەو قاقەزە مامۆستا قاقەزی پێ نەبوو خوتبەکەی بەلیغ بوو فەسیح بوو و هەروەها موجەزیش بوو زۆر کورد بوو هەردوو خوتبەکەش تەبان دەخوێندەوە و مامۆستا معلومشە کە لەسەر مەزهەبی ئیمامی شافعی بوو هەموو ئەو مەرج و شەرتانی کە لە مەزهەبی ئیمامی شافعی هەیە لە مامۆستاش بەدی دەکرا و دەمانتوانی لە دوو مامۆستاوە ئەو منهەجی مامۆستا دایناوە لەسەری بڕۆین و لەلایەن خوش ڕووسپی بین و هەزار ڕەحمەتی خوای لێبێ. کاتم تەواو مامۆستاکە شتێکت ناوی سپاس دەکەین. خوای گەورە پاداشی جەناب بداتەوە معلومەکە هەندێک یادگاریمان هەبوو هەموو هەفتان سەفرەیەکی پێ دەکردین مامۆستا لەو سەفرەیە دایدەنان کەەوە هەندێک سوعبەت هەندێک قسەی خۆش هەندێک بۆ نمونە دەگوت فەقێ دوو قسەی خۆش بکە بۆی ئەو فەقێ شەرمی بشکێ لەگەڵ مامۆستا مەلا سەید حەسەنی پۆڕیجێ هەزار ڕەحمەتی خوای لێبێ وەکو لازم بەرزومی یەک بوون بە بێوینە داهات بۆ هیچ جەیەکی و زۆر کەسی کە شەو لەنا ئەو مزگەوتەی سەرەتا مام حاجی یحیاش کە زۆر دا هەزار ڕەحمەتی خوای لێبێ لە 90ەکان 92 93 94 لەگەویش زۆر تێکەڵ بوون خوای گەورە جەزای دەتەوە دوای لەگە کوڕەکانی مام حاجی وەک کاک سەباح دکتۆر نەوزاد دکتۆر ئازاد ئەوانەش هەموو داهات نەخزمەت مامۆستا لەگەڵ هەموو سینفێک ئەو سینفە بوو لەگەڵ ئیختیاران ئیختیار بوو لەگەڵ گەنجان گەنج بوو و لەگە منداڵانیش وای نەدەکرد کە ئەو منداڵە شەرم بکە وای دەکرد ئەو منداڵە گفت و لفت و مامۆستا ڕووی خۆش بوو. تایبەتمەندیتری لە ڕووی عیبادەت و پەرسشەوە لەگەڵ قوتابیەکانی وەکو پەروەردە وەکو تعلیمێکی عیبادی چۆن بووتانە مامۆستا خۆی مەدرسەی ئێمە کۆمەڵێک ینی یاسای هەبوو یەک لە یاسایەکانی ئەوە بوو
نوێژەکانی ئەو قوتابیانە لێرە ناو لە مەدرسەکانە دەبی هەموو نوێژەکانی بەجەماعەت بە پێنج فەرزە پێنج فەرزە بڵێ دوای مامۆستا بەخۆی ماڵی نزیک بلێرە بڵێ مامۆستا نزیک بوو هەر لە فەرعی تەنیش مزگەوت بەڵێ. هەموو دوای نوێژی بەیانیان قوتابی فەرز بوو لەسەری 50 ئاەت لە قورئان بخوێن یعنی نەدەبا فەقێ بخەوتەوە نەبوو دەبی لە دوای نوێژی بەیانی 50 ئاەتی بخوێن بە یعنی قورئان خوێندن هەبوو لە دوای نوێژی بەیانی هەر یەکە بۆ خۆی بخوێن هەر بۆ خۆی دەخوێن بڵێ جا ئەوەی هەبوو مەسەلەن حیفزی هەبوو مراجعی دەکردەوە زانی ئەوە پەروەردەیەکی زۆر تایبەتە ینی ئەوە بەڕاستی شتێکی زۆر زۆر جوان بوو ینی مامۆستا زۆر ئیتیمای بەلایانی عیبادەتش دەدانێت قوتابی ئەوە نەبوو ینی نوێژی نەکا یا مەسەلەن نوێژەکانی بەجەماعەت نەکا یان ئەوەتە قوتابی هەبی مەسەلەن جغارە بخۆ شتانە مەمنوع بوو ئەوە ینی لە مەدرسەکەی ئێمە شتانە نەبوو چیتر هەبوو تایبەتمەندی مامۆسایکە وەکو تعلیمی وەکو هەم ئەخلاقیەن هەم پەروەردەی مامۆساکە دەیدا بە قوتابیەکانی مامۆستا عادەتەن زۆر شتی ئێمە فێر کرد حتا لە بابەتی وتاربێژیش لە بۆ داهاتوو مامۆستا زۆر باسی لەوە دەکرد کە کاتی ئینسان دەبیتە وتاربێژ زۆر ئیتیمام نەداتە سەروەرەخە لە کاتی وتاربێژی ئیتیمام دادە سەر ئەو شتانە حفظ کە لە بەریبی کە کاتێک قسە دەکایان و سیلابی ئەگەر نام بەخۆی ارتجالی بتوانێت بابەتانە مەسەنە زۆر ئیتیمام نەداتە سەروەرەخە و ئیتیمام دانێکی زۆر بەلایانی زانستی فێربوون و هەروها سێم زۆر ڕێزگرتن لە مامۆستا و ئەهلی عیلم ئەو یەکێک بوو لەو شانە کە مامۆستا دائیما زۆر تاکید لەسەر دەکردەوە بەڵێ ئێوە ماڵتان نزیک بوو هەم چۆن لە بە عایلیش بابوو ئەوانشتان تێکرد من لەگەڵ مامۆستای ئەخلاقیاتی مامۆستای طبعاً زۆر بەرز بوو بەڵام هەم لە ڕووی عیبادەت ئیلتزاماتی بۆ نوێژەکانی خۆی وەروە خەڵکی گەڕک مامۆستا ینی چۆن بوو لەگەڵیانە ئەوان ئیسیزابیان چۆن بوو لە خزمەتی زەنێ مامۆستا هەموەکو سۆڵح هەموەکو ئەو دەورەی کۆمەڵاتی کە دەبا مامۆستای گەڕک و منتیقە ببینی مامۆستا بێگومان دەورێکی کارای هەبوو لە منتیقەکە بە تایبەتی لەو گەڕێکی کە مامۆستا تێدا بوو یعنی لە بۆ هەر کێشە و گرفتێک ئەگەر مامۆستا بچوە چارەسەر دەکرا دوو دائیمەن مامۆستا لە دوای نوێژە عەسری لە مزگەوتەکە لێرە دادەنیشت ئەگەر کەسێک بەهاتوە پرسیاری شەرعی هەبا یان کێشەیەکی کۆمەڵایەتی هەبا مامۆستا لە حوزرەکەی خۆی دادەنیشتا ئەنی بەس دانی بەیانەکەن دەرس هەبوو دوای نوێژە عەسر عادەتەن داهاتە حوزرە لێرە دادەنیشت دەماوە بەڵێ دەماوە لە پێناو چی لە پێناو ئەوەی کەسێک مەسەلەن پرسیاری شەرعی هەبوو داهاتە خزمەت مامۆستا یان کەسێک کێشەیەکی کۆمەڵایەتی هەبا داهاتە لای مامۆستا کێشەکەی لە بۆ حەل دەکرد ئەو دوای نیوەڕۆ با بڵێن دیاریکرا بوو بەردەوام هەموو ڕۆژیان ڕۆژەشی داناوە بۆی کە لە خزمەتی خەڵک بێ وەکو لزنێکی با بڵێم فتووە مەسەلەن بخۆی مامۆستا ئەندام بوو لێژنەی فتووە ئەو بابەتانێک کە پێیوەست بوو بە بابەتی لێژنەی فتووە لێرە قسەی لەسەر نەدەکرد بە تابەتی بابەتی میرات و بابەتی تەلاق ئەوەی کە پێویست بێت دەچوە بۆن ئەوە لێوێ باسی دەکرد یعنی هەتا وەسیتشی لە بۆ ئێمە بوو یعنی بابەتی تەلاق بابەتی میراث ئەو بابەتە لە مزگەوت ینی حل نەکرێ لەبەر ئەوەی زۆر لە کێشەی کۆمەڵایەتیدا دروست دەبی ئەو کێشەی لۆی لزنەی فتووە شوێنێکی سەر مامۆسای فتوای لە بۆدان بەتەنیا بەس ئەگەر لە لیژنەی فتوابی لیژنێکی مەسەلەن ڕسمی و وترە و هەروەها یەک مامۆسایەکنێ کۆمەڵێک مامۆسایە هانجی دەرێن ئەوە لە لیژنەی فتووا و فتوایە درایە نەک لە فلانە مزگەوت فلانە مامۆسا لێ زۆر زە مامۆسا باسی ئەوەی دەکرد بابەتی تەلاق بابەتی میراث بیبەنەوە لە لیژنەی فتووە بەڵێ مامۆستا سلێمان ئەوەی کە لە مامۆسای فێربووی جگە لە زانستە شەرعیەکان و دواترش ئیجازە لە خزمەتی وەرگرت چی دی لێ فێربووی ئەوەی کە لە مامۆستا فێربووین بەڕاستی وەفاداری مامۆستا لە بۆ مەسائیلی دین مەسائیلی نەتەوە مەسائیلی یعنی خاک ئەو بابەتانە کە بەڕاستی مامۆستا زۆر ئیتیمامی بۆ زانی بێدەداوە دڵسۆزی لە بۆ مامۆسایەکانی خۆشی یەکێک لەو مامۆسایانە مامۆستا مەمدوح بوو زۆر ئەمە لە دوای نوێژە عەسر لەگەر مامۆستا دەچوینە زیارەتی مامۆستا مەمدوح کە لە مزگەوت حاج زەمانی بوو مامۆستا مەمدوح مزوری ینی کەسێکی زۆر بە وەفا بوو ئەو مامۆسایە یعنی مامۆستا مەمدوح لە مەراحیلێک لە مەراحیلەکان مامۆستا حەمەد ئەمینی بووە یعنی مولا جامی کە کتابەکە مامۆستا لە لای مامۆستا مەمدوح خوێندیتی لەو مەرحلە لە دوای نوێژە عەسر زۆر لەگەر مامۆستا بەسەردا نەچوینە خزمەت بەکردداری بە ئێوەی فەرمووە کە وەفادار بن بەرامبەر مامۆستاکانتان ئەو یەک لە وەسیەتەکانی چونکە من لە مەرحەلێک ینی بەحسێکی گسکەم نووسیە لەسەر مامۆستای ئەو زەمن ئەوە کۆتا پرسیارم لە خزمەت زەنابەت ئەو کاتێکە لە کولێ شەریعی بووین با بڵێ بەڕاستانە شتێکتان لەسەر زەنەی مامۆستا نووسی وەکو بەحسێک ئەو چۆن بوو ئەوە مامۆستا عومەر هەبوو کە لە زانکۆ مامۆستامان بوو مامۆستای من هەز بەحسمان بوو داوای لە هەر قوتابیەک کرد کە لەسەر مامۆستایە کە بەرهەمی هەیە لەو شارە مەدرسەی هەیە کتابی هەیە خزمەتێکی زۆری کردیە شتێکی لەسەر بنووسین منش یەک لەو کەسانی کە پێویست لەسەر بنووسم مامۆستا حەمەد ئەمین بوو کە هەم مامۆستان بوو هەم کەسێکی بەتواناش بوو دیار بوو
جا یەکێک لە وەسیەتەکانی مامۆستا لە بۆ من لەناو ئەوەکە کە نووسیتم ناو بەحسەکە ئەوەیە کە وەفادار بم بەرامبەر بە دین، وەفادار بم بەرامبەر بە نەتەوەکان، بەرامبەر بە خاکمان، وەفادارم بەرامبەر بە مامۆستایەکانم و ئەهلی زانست. بەڵێ ئەتوو ژیانی مامۆستا لە زبانی مامۆستا بیست ئەو کاتە نووسیەوە نیە لەوی دەپرسی بەخۆم مقابلەم لەگەری کرد بەری. بەڵێ بە مقابلەکە دەنووسییان تەزیل دەکرد هەموو شتەکانم دەنووسی، ڕاست هەموو شتەکانم دەنووسی، کردمە بەحسێکی 15 تقریبا 20 پەڕی لەو نووسینانەی مامۆستا بە هەر ئەو دوا پرسیارم بێ چ شتێک زۆر سەرنجی ڕاکێشە لە ژیانی مامۆستای؟ مامۆستا بەڕاستی لە ئەوەی کە بەلای منەوە زۆر ئەوە بوو زۆر حەزی بخوێندنەوە و یعنی دەرس گوتنەوە بوو. لەگەر ئەوەی کە مامۆستایەکی ماهیر بوو بەڵام لە هەمان کاتە خوێندنەوەی بەردەوامی هەبوو و ئامۆژگاری مەشی دەکرد کە دائیمەن بخوێنینەوە، دائیمەن خۆما فێرکەین. ئەوە بەڕاستی مامۆستا زۆر پێم سەیر بوو، ینی لەو تەمەنش کە تەمەنشی کۆتایەکانی تەمەنی بووە کاتی زۆر ینی شتی زۆر دەخوێندەوە، کتابی زۆر دەخوێندەوە، یعنی لانی تریش یان وەکو شعر و بابەتانشی زۆر هەبوو مامۆستا. زۆر بەڕێز مامۆستا مەلا سلێمانی منتێک مجازی زەنای مامۆستای مەرحوم سواسی جەناب دەکەین. دەستخۆش بیاخوا. دەستخۆش لە جەنابتان دەکەین، خی گەورە میرەمان پاداشی بە خێرتان بداتەوە. بەڵێ بینەرانی ئەزیز و خۆشەویستی ڕچەی زانایان، ئەوە بەشی دووەمی بەرنامەی ڕچەبووکە لە خزمەتەوەی ئەزیز و خۆشەویستە پێشکەشمان کردن. هەڵبەتە ژیانی مامۆستا لەبەروی مامۆستایەشی بەتوانە و ناودار بوو. مامۆستایە بوو توور و تەمەنی لە با بڵێن حوزرە بەسەر برد، هەم سەرەتا کە بە خۆی پێگەیان، دواتریش ساڵێک بەردەوە فاتی ئەجینا بەردەوام بوو لە گوتنەوەی زانستە شەرعیەکان. مامۆستای مەرحوم لە ساڵی 1940 لە ڕواندس لەدایک دەبێت و لە 2012 لە شاری هەولێر وفات دەکات. تەنها ساڵێک بەر لە وفاتی توانێت ئەوە نما کە تەدریس بکە لە ژیانی خۆی. ئەجینا بەردەوام کۆمەڵک فقێ لە خزمەتی بوونە، ساڵانە بڕوانامەی زانستی دەدا بە قوتابیەکانی. مامۆستای مەرحوم کە لە شاری هەولێر وفات دەکات، تەرمەکەی دەبنەوە مەفتەنی خۆی لە ڕواندس. مامۆستا باسکردنی گەلێک زیاتر لەوە هەڵدەگرێ کە ئێمە باسی بکەین، لەبەرەوەی هەم لە ئاسەشی بەرزی زانستی بوو، هەم کەسایەتێکی بەتوانە بوو، هەم پیاوێکی کاریزما بوو بۆ چارەسەری کێشە کۆمەڵاتیەکان. خی گەورە دەرەجاتی عالیکات، قوتابیەکانیشی تەمەندرێژکات لەسەر ئەوەی کە ئەو پەیامەی لە خزمەتی مامۆستا وەریان گرتووە دڵسۆزانە و بەردەوام بیگەێنن. سپاسی ئەوەی ئەزیز و خۆشەویستی شەکەین کە تا ئێستا بە دیار بەردامەکەمانەوە دانیشتون. تا بێگەشتنەوە سپاردەی خوداتانەکەم کە سپاردە بەزایە ناکە. سلام علیکم وەڕەحمەت اللهی وبەرەکاتوه.